بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان الحاقة یەکێکە لە ناوەکانی ڕۆژی قیامەت ئەوە دەگەیەنێت کە لەو ڕۆژەدا خودای گەورە حەق و ڕاستی بە تەواوی دەچەسپێنێت. ما الحاقة اینجا پرسیار دەکات و زیاتر گرنگی ئەو ڕۆژە دەخاتە بەرچاو چی بێ ئەو ڕۆژە؟ وما أدراك ما الحاقة جا تۆ چوزانی ئەی پێغەمبەر ئەی ئادەمی زاد ئەو ڕۆژە چییە و چۆنە و چ تەنگانەیەکە؟ كذبت ثمود وعاد بالقارعة ثمود قومی صالح عاد قومی هود ئەو ڕۆژەیان بە درۆزانی. فأما ثمود فأهلكوا بالطاغية اینجا گەلی ثەمود بەدەنگێکی سامناکی گەورەی تۆقێنەر لەناو بران. وأما عاد فأهلكوا بريح صرصر عاتية گەلی عادیش بەڕەشەبایەکی ساردی بەهێزی وێرانکەر لەناو بران. سخرها عليهم 7 ليال و8 أيام حسوما فترى القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية. 7 شەو و 8 ڕۆژ هەڵی کردە سەریان بەردەوام و بەهێز دەتبینی ئەگەر لەوێ بوویتایە ئەو خەڵکە هەموو لاڵ و پاڵ لێی دەکەوتن هەروەک قەدی دارخورمای لە ڕیشە هەڵکەندرا و چۆن بە ئاسانی دەکەوێت و شەق دەبات. فهل ترى لهم من باقية جا ئایا دەبینیت کەسیان مابێت و کەسیان ڕزگاری بوو بێت؟ وجاء فرعون ومن قبله والمؤتفكات بالخاطئة. فرعون و ئەوانەی پێش ئەویش و دانیشتوانی دێهاتە ژێرە و ژوور بووەکان بە تاوان و خراپەوە هاتن. فعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية. هەر یەکێک لەوانە سەرپێچی و سەرکەشیان نوان بەرامبەر پێغەمبەری پەروەردگاریان ئەوسا گرتنی بەگرتنێکی سەخت. إنا لما طغى الماء حملناكم في الجارية. ئێمە کاتێک ئاو لە سنوور دەرچوو لە کاتی تۆفانەکەی نوحدا ئێوەمان لە کەشتیدا هەڵگرت باو باپیرانی ئێوە. لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية. تا بیکەینە یادگاری و بێدارکەرەوە بۆ ئێوە و لە گوێی بگرێت ئەو گوێیانەی هۆشمەندن. فإذا نفخ في الصور نفخة واحدة وحملت الأرض والجبال فدكتا دكة واحدة. اینجا کاتێک یەکجار فوکرا بە سووردا زەوی و چێوەکان هەڵگیران و یەک ڕەت دران بە یەکدا. فيومئذ وقعت الواقعة. لەو ڕۆژەدا ئیتر قیامەت بەرپا دەبێت. وانشقت السماء فهي يومئذ واهية. ئاسمان هەمووی شەق و پەق دەبێت و لێک دەترازێت و شل و شۆڵ دەبێت. والملك على أرجائها ويحمل عرش ربك فوقهم يومئذ 8. فریشتەکان لە گۆشە و کەناری جیهانی نوێدا ئامادە دەبن. تەختی پەروەردگارت ئەو ڕۆژە 8 هەڵی دەگرێت 8 فریشتە یا 8 دەستە بەسەر سەریانەوە. يومئذ تعرضون لا تخفى منكم خافية. لەو ڕۆژەدا پیشان دەدرێن هیچ شتێک لە نهێنیەکانتان شاراوە نییە. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه. جا ئەوەی نامەی کردەوەکانی درایە دەستی ڕاستی ئەوە بەدڵخۆشیەکی بێسنوورەوە بە هاوڵ و ناسیاوانی دەڵێت ها ئەوەتە نامەی کردەوەکانم بیگرن و بیخوێننەوە و تەماشای بکەن.
إني ظننت أني ملاق حسابيه سی من کاتی خۆی سوور دەمزانی و دڵنیابووم کە بەم لێ پرسینەوە دەگەم. فهو في عيشة راضية في جنة عالية جا و بەختەوەرە لە ژیانێکی پڕ لە شادی و کامەرانیدا دەژی کە زۆر پێی ڕازیە لە بەهەشتی بەرز و بڵندا لە باخچەکانی سەرلوتکەی چیا و لاپاڵی شاخەکاندا لەناو کۆشک و تەلارەکاندا. قطوفها دانية میوەهاتی زۆر بە درەختەکانیەوە شۆڕ بۆتەوە و لێکردنەوەی ئاسانە و لە دەست ڕەسدایە. كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية اینجا پێیان دەوترێت بخۆن و بخۆنەوە نۆشتان بێت بەهۆی دەستپێشکەریتان لە ڕۆژگاری ڕابردوودا. وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه ولم أدر ما حسابيه يا ليتها كانت القاضية. بەڵام ئەوەی نامەی کردەوەکانی دەدرێتە دەستی چەپی ئەوە دەڵێت خۆزگەن نامەی کردەوەکانم پێ نەدرایە هەر نەمزانیایە لێپرسینەوەم چۆن دەبێت خۆزگەم مردنەکەم یەکجاری بوایە ئاوا زیندوو نەکرامایەتەوە. ما أغنى عني ماليه هلك عني سلطانيه. ئەوە تا ئەو ماڵ و سامانەی کە بووم فریام نەکەوت بەڵکو نەما و تەفروت و نابوو ئەو دەسەڵاتەی کە بووم لە دەستمدا نەما و لە دەستم چوو. خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة درعها 70 ذراعا فاسلكوه. ئەو سایتر فەرمان دەدرێت ئادەی ئێوە بیگرن و کۆت و زنجیر لە دەست و قاچ و ملی بەئاڵێنن لەوە دوا بەرەو دۆزەخ ڕاپێچی بکەن و بیبەن و بیخەنە ناوی پاشان بە زنجیرێکی 7 گەزی بیبەستنەوە بە کۆڵەکە و ستون و پایەکانی ناو دۆزەخەوە. إنه كان لا يؤمن بالله العظيم ولا يحض على طعام المسكين. چونکە بەڕاستی ئەمە کاتی خۆی ئیمان و باوەڕی بە خودای گەورە نەبوو بەتەمای زیندوو بوونەوە و لێپرسینەوە نەبوو هانی کەسی نەدەدا کە خواردن و خۆراک ببەخشن بە هەژار و بێنەواکان بەڵکو هەر خەمی خۆی بوو. فليس له اليوم هاهنا حميم. کەواتە ئەمڕۆ ئالێرە هیچ دڵسۆزێکی نییە. ولا طعام إلا من غسلين لا يأكله إلا الخاطئون. خۆراکیشی تەنها لە چێم و زوخاوی داچۆڕاو نەبێت هیچی تر نییە کە کەس نایخوات جگەل لە تاوان باران. فلا أقسم بما تبصرون وما لا تبصرون إنه لقول رسول كريم. سوێندم بەو شتانەی کە دەیبینن بەوەشی کە نایبین و نادیارن بەڕاستی ئەم قورئانە لە زاری پێغەمبەرێکی بەڕێزەوە پێتان ڕادەگەێنرێت یاخود لە ڕێگەی فرستادەیەکی بەڕێزەوە پێتان دەگات کە جبرائیلی فریشتەیە. وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون. دڵنیابن کە ئەم قورئانە گفتاری شاعیر نییە ئەوە بۆ زۆر کەمتان باوەڕ دەهێنن. ولا بقول كاهن قليلا ما تذكرون. گفتاری فاڵچی و زێوانیش نییە ئەوە بۆ زۆر کەمتان یاداوەری وەردەگرن. تنزيل من رب العالمين. بەڵکو ئەم قورئانە لەلایەن پەروەردگاری جیهانەکانەوە ڕەوانەکراوە و نێردراوەتە خوارەوە. ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين
فما منكم من أحد عنه حاجزين خۆ ئەگەر محەممەد هەندێک قسە و گفتاری بەدەم ئێمەوە هەڵبەستایە ئەوە بەهێز و دەسەڵاتی خۆمان دەمان گرت لەوە دوار ڕەجی دڵی دەپچڕێنین و دەیمرێنین ئەوسا هیچ کەسێک نییە لە ئێوە بربەست و بەرگری بکات لە ئێمە وإنه لتذكرة للمتقين بەڕاستیم قورئانە یاداوەری و یادخستنەوەیە بۆ پارێزکاران و خوداناسان وإنا لنعلم أن منكم مكذبين ئێمە بەڕاستی چاک دەزانین کە لە ئێوەدا کەسانێک هەن و پەیدا دەبن ئەم قورئانە بەدرۆ دەزانن وإنه لحسرة على الكافرين بێگومان قورئان لە ڕۆژی دواییدا دەبێتە هۆی ئاهوناڵە و پەشیمانی بێسنوور بۆ بێباوەڕان وإنه لحق اليقين بەڕاستی ئەم قورئانە حەق و ڕاستەقینەیەکی دڵنیا بەخشە بە ئیمانداران فسبح باسم ربك العظيم کەواتە ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بەردەوام تەسبیحات و ستایشی پەروەردگار